سەرتەک لە چەند ڕوویەکەوە بەناوبانگە. یەکەم ئێستا وەکو ناوچەیەکی گەشتیاری زیاتر گرنگی پێدرێت، بەڵام لە مێژە وەکو باخ و باخات هەنجیری سەرتەک زۆر ناوبانگی هەبووە و ناوبانگەکەشی ئەوە نەبووە تەنها لە سەرتەکا بێت دەرچوو بڵاوی کردو بگرە بە هەموو کوردستان و دەرەوەی کوردستانیشە. هەنجیری سەرتەک چەند تایبەتمەندیەک تایبەت بەخۆی هەیە کە لە هیچ شوێنێکی تر ئەو تام و چێژە لە هەنجیری سەرتەکا بەدی ئەکرێت، لە هەنجیری هیچ شوێنێکی ترا بەدی ناکرێت. ئیتر ئەمەش لەوانەیە چەند هۆکارێکی بێت. یەکەم کەشوهەواکەی گونجاوە، ئاوێکی سازگاری هەیە، ئیتر پێکاتەی خاکیشی لەوانەیە لە ڕووی مادەکانی خاکەوە زۆر گونجاو بێت، وەکو ڕێژەی مادەی ئەندامی ئۆکسجین لە خاکە مادە خۆراکیەکان. ئەمە شوای کردوت تامێکی تایبەت بە هەنجیری سەرتەک بدات. ئێستا هەنجیری سەرتەک براوە لە زۆر شوێنی تر ناشتویانە، بەڵام قەت ئەو تامەی دروست نەبووەتەوە کە لە خودی سەرتەکا بەدی ئەکرێ. هەنجیری سەرتەک ڕەنگی سەوزە، هەنجیرەکانی لە شوێنانی تر ڕەنگیان تۆزێ زەردباو یان سووریان ڕەشە، بەڵام هەنجیری سەرتەک ئەوەی جایەکاتەوە ڕەنگی سەوزە. ئەگەر بێت و کەسێک شارەزانە بێت تێی ناگەکەم هەنجیرە پێگەیشتووە، تامەکەی تایبەتە و تامەکەی جیاوازە. بەڵام بەداخەوە لەم ساڵانەی دواییدا و بە تایبەتی ئەم ساڵیش نەخۆشین ڕووی کردوتە دارەکان، باخەوانەکان گەشتونەتە ڕادەی بێزاربوون، چونکە پەنایان بردو بۆ چەندین بنکە و لایەنی کوشت و کاڵی هیچیان لە توانای ئەویان نییە بتوانن ئەو نەخۆشینە دیاری بکەن یا چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. ئێستا هەنێک باخەوان ڕۆشتە پەیوەندیان کردو بە پشت و کاڵی گەرمیانەوە چارەسەریان دۆزیێتەوە، ئەڵێ بێ دارەکان ببڕن. ئەی لە ڕاستیە ئەوە چارەسەر نییە، کابرا بە 20 ساڵ بە 30 ساڵ تا باخێکی دروست کرد، ئێستا تەورێکی لێ هەڵگرێت و هەموو دارەکان ببڕێت. جا هەنجیری سەرتەک وەکو وتمان ناوبانگەکەی وای کردو کە ڕۆژانە گەشتیار سەیرانکەر خەڵکێکی زۆر لەم لاولاوە، تەنانەت عەرەبەکانیش فێر بوون ئێسایەن داوای هەنجیری سەرتەکەکەن لە شوێنەکانی ترەوە. من خۆم بە چای خۆم بینیومە خەڵک بۆ دوکاندار نەبووە 100 کیلۆ 150 کیلۆ 50 کیلۆ ڕۆژانە ئەمانەی داوا کردو لە دوکاندار و باخەوانەکان ئەیباتەوە بۆ دیاری. وەلایەنێکی تر کە ئێستا لە ناو گەشتیارانە بەدی ئەکرێ هەنجیری سەرتەک داوا ئەکەن وەکو چارەسەر بۆ نەخۆشی بەکاریهێنن. ئیتر ئەمە نازانم تا چەند بنەمایەکی زانستی هەیە. وشکۆکردنەکەی بەڕێزگیان ئەمە بیبینە، ئەمە گیرمانە، ئەمە هەنجیرەکەن دیوانە. ئەمە وەختێکەندمان ئاوا لەسەر ئەم مسەلەح یا حەسیرێ یا شتێ ئاوا دایعینین ئاوا وەین وەڕز ئاوا حالیت ئاوا دایعنین 2 ڕۆژ خۆر لێ ئەدا ئەمە ئەجا ئەم خۆرە دای لێ 2 ڕۆژ ئاوای پێکەین دەستی پیانین پانیەکەین و ئەو ئەم دیێژەکەین ناکەکەینەوە بانام 2 ڕۆژی تر ئەم خۆرە دای لێ ئیتر ئەو هەنجیرە زرد و جوان دەرەچێ وشکوێتەوە. هەنجیری سنوورەکە بەڵێ هەنجیری سەرتەکمان هەیە بەناوبانگە، لەگەڵ هەنجیری سەرتەکە چەندێکی تریشمان هەیە، ئەوانش هەر هەنجیرەکانی بەناوبانگە، وەکو دیەکانی سراومان هەیە، ناودێمان هەیە، بانیبیمان هەیە، ئەمانش بۆ خۆیان کەم و زۆر بڕێک هەنجیریان هەیە، بەڵام ئیتر ئەوەی کە ناوبانگی هەبێ زیاتر هەنجیری سەرتەکە. سەردانکردمان بۆ ئەو ناوچانە بەردەوام پەیوەندیمان هەیە لەگەڵ فەلاحەکانە، بەڵام وەکو جاران نا، لەبەرەوەی کە ئەم قەیرانە لە پشتی ساردبوونەوەی نێوان فەلاح و خاوەن فەلاح و فەرمانبەرانەوە هەیە. فەرمانبەران بە شێوەیەکی گشتی دانەبڕاون، چونکە ئێمە خۆمان لە سنوورەکەین دانەبڕین لە هەواڵپرسینیان، بەڵام بە حکمیەوەی کە ناتوانین وەکو ساڵانی تر خەبەرمان لیان هەبێت، لەبەرەوەی ئێمە خۆمان ساحەبی سارە نین و دوای ئەوە نەبوونی سارێکی لە گرفتەکان کە ناتوانین لە نزیکەوە ئاگامان لیان هەبێ، بەڵامی تر ڕۆژانە هەر کێشەیەک هەبێ بە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی ئێمە توانین دوور و نزیک ئاگوانی کێشەکانیان بێ.